وەک چۆن لەسەر ئەم تابلۆیە بە 4 زمانی جیاواز ناوی پارێزگای کەرکووک نووسراوە. ئێستاش خواستێکی وا هاتوۆتە پێشەوە لەسەر هەمان تەلار ڕەمز و ئاڵای نەتەوەکانی تر لە پاڵ ئاڵای کوردستان و عێراقدا هەڵبکرێت. یەکەم داخوازی لەم جۆرەش لەلایەن تورکمانەکانەوە خراوەتە ڕوو. ناوڕاستی ئەم مانگە حیزبە کوردەکانی کەرکووک سەردانی لایەنە تورکمانیەکانی شارەکەیان کرد بۆ تاوتێکردنی پرسی ڕیفراندۆم لە کەرکووک. لەو کۆبنەوەیدا تورکمانەکان داوای هەڵکردنی ئاڵای پێکاتەکەیان کردبوو لە پاڵ ئاڵای کوردستان و ئاڵای عێراق لەسەر فەرمانگە حکومەکانی شارەکە. بەرپرسی حیزبی تورکمان ئیلی لە کەرکووک دەڵێ بە حیزبە کوردەکانیان وتووە ئەگەر ئەو مافەیان بۆ جێبەجێ نەکەن ئەوە پەیوەندیەکانیان لەگەڵیاندا دەبچڕێنن. مع حساب الكردية زيارة حزبنا أيضا وحزب الجبهة التركمانية لە کۆبوونەوەکانماندا لەگەڵ لایەنە کوردیەکان وەک حیزبێکی تورکمانی داوامان لێکردن و پێمان وتن مەرجمان هەیە بۆ ئاسایکردنەوەی پەیوەندەکانمان لەگەڵ کورد. ئێمە پرۆژە و هاوەشی داهاتوومانەیە لەگەڵ کورد. ئەوەش نایەتە دیهەتاوەکو مەرجەکەمان بەدی دەهێنن. مەرجەکەشمان هەڵکردنی ئاڵای تورکمانیە لە تەنیشت ئاڵای کوردستان. رفع علم التركماني أيضا في هذه الدول بجانب العلم الكردستاني فطلبنا منهم هم يرفعون. هەرچەندە تورکمانەکان لە سەرەتای پرسی هەڵکردنی ئاڵای کوردستانەوە دژایەتی خۆیان نیشاندا لە ئێستاشدا بۆ هەڵکردنی ئاڵای پێکاتەکەیان کورد مەرجی بۆ داناون. مەرجەکەش ئەوەیە کە دەبێت ئەوانیش ڕازی بن بە ڕیفراندۆم و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووکیش ئەنجام بدرێ و مادەی 140 جێبەجێ بکرێت. مەسەلەی ئاڵا ئەگەر تورکمان لەگەڵ پرۆژەی ئەوە بووکەوە بێت لەگەڵ ئێمە بێتە ڕفراندۆمەوە لە حاڵەتێکە ئەگەر هات و کەرکووک بە شێوە لە شێوەکان گەڕایە سەر هەرێمی کوردستان ئەو هەرێمە بە شێوەیەکی فیدرالیان کۆنفیدرالی لەگەڵ بەغابوویان بوو بە دەوڵەتێکی جیاواز کەرکووک لەگەڵ کوردستانە جیا بووەوە ئەو ساکە ئێمە لەگەڵ تورکمانە دانشین ئێمە بمانێ نەمانێت تورکمان وەکو ژمارنەوەی ڕقمدون لە کوردستانە ئێمە ئەو پرۆژانی کە داواشیەکەین لیان کەوا داوایەکەین ئەوان کە پرۆژەمان پێشکەشەکەن ئێمە بتوانین داواکاریەکانی ئەوان بچەسپێن ناو دەستوری کوردستانە. ئەنجومەنی پارێزگای کەرکووک 28 ئازار لە کۆبنەوەیەکدا هەڵکردنی ئاڵای هەرێمی کوردستانی لە فەرمانگەکانی شارەکە پەسەند کرد. هەردوو پێکهاتەی عەرەب و تورکمان کۆبوونەوەکەیان بایکۆت کرد. ئەوەش کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە. لە 4 نیسانیشدا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەبێ ئامادەبوونی هەردوو پێکهاتەی عەرەبی و تورکمانی شارەکە دانیشتنێکی دیکەی ئەنجامدا و بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆمی لە شارەکە پەسەند کرد و داوایەکی پەرلەمانی عێراقیشی بۆ داگرنی ئاڵای کوردستان لەسەر بینای پارێزگا و دامودەستگاکانی حکومەت لە شارەکەدا ڕەت کردەوە. ئاسو ئەحمەد NRT کەرکووک.